ناوم بڵێن یاسینە پۆلیسێمی بنەڕەتی ئەهلیم لە قوتابخانەی کلێڤەر ئەخوێنم. بابەتەکەمان لەسەر بابەتی کوردیە، بابەتەکەمان لەسەر سەیرانگەلی کوردستان. بۆ سوپاس مامۆستایەکانمان دەکەین کە سەیرانیان بۆ ڕێخستین.
برانە مامۆستا دایک و باوکە قوتابی خوشک و برانە مامۆستا دایک و باوکە قوتابی خوشک و برانە قوتابی بە ئاسوودەم خوێندن پیشەوە بەردەم قوتابی بە ئاسوودەم خوێندن پیشەوە بەردەم لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم بەڕی دێنم لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم بەڕی دێنم لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم بەڕی دێنم لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم بەڕی من ناوم دانیا صالح لە قوتابخانەیەک لێڤەر دەخوێنم لە قوتابخانەیەک لێڤەر دەخوێنم سوپاس ئەم ڕوانەکەمان وانەیە سەیرانە گەلی کوردستان سوپاس مامۆستایەکان دەکەم کە ئەم سەیرانیان ڕێخست و سوپاس هاوڕێکان دەکەن خواردن گەلە خۆشمان هێنا من ناوم حوسێنمان لە من ناوم حوسێنمان لە پۆلیسی بنەڕەتیمە لە قوتابخانەیەک لێڤەر لە باخچەیەک لێڤەر سەیران دەکەین بەو کەشوهەوایە خۆشە زۆر سوپاسی مامۆستایان دەکەین کە ئێمە هێنا باخچەیە زۆر سوپاسان دەکەین من ناوم مەتی محیدین لە کلێڤەر داوام دەکەم ئێمە سەیرانێکمان کرد وانەکەمان لە سەیرانێک لە کوردستانی بوو ئێستا سەیرانمان کرد سوپاس بۆ مامۆستایەکانمان شوانی سۆمای هەردوو چاوانی ڕووناکی گشتشەوانی لە زانستدا بەهێزی لە جیهاندا بەڕێزی لە زانستدا بەهێزی لە جیهاندا بەڕێزی
ئەوڕۆ سەیرانێکی خۆشمان کرد لەگەڵ هاوڕێکانم هەریەکە چێشتێکی هێنابوو تەڵەبێ بۆ نمونە هاوڕێکەم بریانی هێنابوو من بریانی ئەوە بوورەکی هێنابوو یەکێکی هێنابوو یەک دۆڵما یەک میوە هەریەکە شتی زۆرا زۆریان هێنابوو کارێک خۆشمان بەسەر بردو و هەروەها سپاسی مامۆستا قوتابیەکان دەکەم و زۆر سپاس. Today I was in my school. We had lots of fun. Each person got their own food and we all shared and I had a lot of fun in my school. ئەمڕۆ سەیرانمان هەبوو لە قوتابخانە بریانیم هێنابوو دایکم بۆی ئامادەکردم و منیش هاوکاریم کرد زۆر سپاسی قوتابخانەکەم و مامۆستاکانم دەکەم.